پیاوچاکان زەلیل مەکەن سووکیان مەکەن بەوەی صیفاتی خوایان بەنەبەر ئەو پیاوچاکانەی کە وەفاتیان کردووە و ئەولیای خوا بوون و ڕێز و حرمەتیان هەیە لەناو ئەم خەڵکەیە بەوە ڕێز و حرمەتیان لێنەی کە چوویتە سەر قەبرەکەیان سەلامیان لێ بکەیت بڵێ سەلامن لێ بێ عەبدەکەی خوا تۆ پێش ئێمە ڕۆشتیت و پێشمان کەوتین ئێمەش بەخوا بەدواتە دێین یا ربی خوا لە گوناحەکانی خۆش بێ یا ربی خوای گەورە دەرەجە لە بەهەشتا بەرز کاتەوە یا ربی خوا گوناحەکانی بۆ بگێڕێ بەخێر لە بەهەشتا پێکەوە کۆمان کاتەوە پیاوچاکێ بوویت و خەڵک باشت دەکەن بە باشی باست دەکەن خزمەتی دینی خوا و کردووە سەلامی خوات لێبێ ڕەحمەتی خوا بەسەرا بڕشێ خوای گەورە قەبرەکە بۆ پڕ نورکە وەکو عەرزم کردن لە محاضەری پێشەوە ئێمە دوعا بۆ پێغەمبەرەکەمانەکەی سەڵات و سەلامی خوای لەسەر بێ خۆی فێری کردوین ئەڵە سەلەواتم لەسەر بنێ ئەڵە داوای وەسیلەم بۆ بکەن داوای مەقام المەحمودم بۆ بکەن ئێخوان بەخی پێغەمبەر پلوپایان گەورە نییە ئەبێ دوعا بۆ ئەوانیشکەی باشترین کەسی ئەم ئومەتە کاملە چاوەڕێ ئەوەی تو دوعایەکی خێری بۆ بکەی نەک تۆ بچیتە سەر قەبرەکەیت و بیکەی بە شەریکی خوا وابزانی خێر و شەڕ بەدەست ئەوە یا وابزانی ئەم شێخەی تۆ ئەچیتە لای ئەم پیاوچاکەی تۆ ئەچیتە لای هەموو غەیبە زانێ چاوین و قان و ئاوا سەیرەکە هەموو مەشریقە بینێ و ئاواژەکە هەموو مەغریبە بینێ کورەکە وان نییە خەڵکێک مەکە بەواسە لە بینی تۆ خوایە ئەو غەیبە عیلمی خوایە پێغەمبەرەکەمان سەڵات و سەلامی خوای لەسەر بێ لە شەڕی ئوحدا کابرایەکی کافر چاڵێکی بۆ هەڵکەن پێغەمبەر صلی الله علیه و سلم نەیزانی چاڵە بەدەما کەوتە ناو چاڵەکەوە پەراستی مبارەکی شکا دوودانی دەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم دوودانی شکا و کەوتە ناو دەمی و خوێن لە تەپڵی سەریەوە هاتە خوار و بە هەموو گیانیا سەحابە هەموو دەوریان نابوو دیفاعیان لێ کرد نەیزانی چاڵەکەوتە ناو چاڵەکەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم خوای گەورە لە قورئانە بە پێغەمبەرەکەی فەرمیاڵە قل لو كنت أعلم الغيب لاستكثرت من الخير وما مسني ثم محمد بيان بلا اگر من غيب بزانيه بخوا اون بصرناها نهج بلايكم بصرناها هرچی چاک وای بخوم مبر غيبك بس خوای گەورە ئاگاداری کاتۆ پێی بڵێت بە پێغەمبەرەکەی بڵێت لە ڕێگەی وحی و لە ڕێگەی جوبریلەوە لە ڕێگەی وحیەوە ئاگاداری کرد بێتۆ شتێکی ئاوا هەیە غەیری ئەوە نەیزانیوە هاتوون پرسیاریان لێ کرد و توێتی بۆستن باخ وحیم بۆ بێت خۆ وحی نەما غەیب نەما و جوبراییل نایەتەوە سەر ئەرز پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ هەواڵدانی غەیب نەما لە دوای من پێغەمبەرایەتی ئەوەسێت نبوعات کە هەواڵی غەیبی پێزانی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لە دوای من ئەوەسێ نامێنێ ئەفەرمێ پێغەمبەرایەتی 46 بەشە لە ڕوایەتێک ئەفەرمێ 26 بەشە ئەڵێ بە مردنی من خوای گەورە هەر هەمووی هەڵەگرێتەوە ئیتر کەس غەیب نازانێ هەواڵی غەیب نازانن تەنها لە یەک ڕێگەوە نەبێ الرؤيا الصالحة تەنها لە ڕێگەی خەوی ڕاستەوە تەنها لە ڕێگەی خەوی ڕاستەوە تۆ هەواڵێکی غەیب ئەگەر خوای گەورە بێ پیشانێ بە ئەینا هیچ کەس ئەوە نییە بچیتە لای وابزانی غەیب بزانێت و هەواڵە پێ با وەڵا سبەینێ فڵانە شتر بەسەر دێ وەڵا ئەگەر وانەکەی واو بەسەر دێ ئەگەر واوکەی واو بەسەر دێت هیچ کەس ئەوە نازانێ غەیری خوا نەبێت